ئاشکرا لە تاقیکردنەوە گشتەکانی خولی یەکەمی ئەم ساڵی خوێندن بەشێکی زۆری خوێندکاران و قوتابیانی بەشی خوێندنی کوردی لە کەرکووک خۆڵەکانی تاقیکردنەوەیان بەجێهێشت بەو هۆی کە ئەم ساڵ دەستێکی ڕەش و ناحەز بە ئایندە و چارەنووسی نەوەکانی داهاتوومان و گروپێکی قین لە دڵ هەستاون بە دانانی پرسیاری تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 ئامادەیی بە شێوەیە کە زۆرترین ناڕوونی و هەڵەی زانستی و هەڵەی چاپ لە پرسیارەکاندا هەیە. دانانی ئەو پرسیارانە بەو شێوە پڕلەکەم و کوڕێ جیا لەوەی خەونی چەندین ساڵی زۆرێک لە خوێندکاران و قوتابیانی کوردی لەبار برد کە ئاواتەخوازی بەدەستێنانی نمرەی بەرز و درێژە پێدان بە خوێندن بوون لە کۆلێژە باڵاکان لە هەمان کاتدا بارێکی دەرونی خراپشی بەسەر دەرونی خوێندکاران و قوتابیاندا هێناوە. تا ئێستا لە کۆی ئەو تاقیکردنەوەی کە ئەنجام دراون زیاد لە ناڕوونی و گرانی پرسیارەکان هەڵەی زەق و ڕوون لە هەرێک لە تاقیکردنەوەکانی بابەتی ئابووری و کیمیا لە لقی کارپێکەری و بابەتەکانی زیندەزانی و کیمیا لە لقی زیندەیی هەبووە بە جۆرێک کە خوێندکاران و قوتابیان وەڵامیان نەداوەتەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندنی تاقیکردنەوەیان کردووە. بۆیە ئێمە وەکو مامۆستایان لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و خەمی چارەنووسی ئەو خوێندکار و قوتابیانە ڕای دەگەێنین کە پێویستە سەرپەرشتیاران و مامۆستایانی وجدان زیندوو بێنە دەنگ و ئەم غەدرە گەورەیە قبوڵ نەکەن چونکە سەرە ڕای زیانگەیاندن بە خودی خوێندکاران و قوتابیان وەڵام نەدانەوەی خوێندکار و قوتابی لە تاقیکردنەوەکان واتە بێ ئەنجام بوون و بە فیڕۆچوون و هەوڵ و ماندووبوونی ساڵێکی ئەو مامۆستایانەی کە لە پێناو سەرکەوتنی خوێندکارەکانیان بەبێ بوونی موچە و شایستە داراییەکەیان کێشاویانە. لێرەوە ڕای دەگەێنین چەند جارەبوونەوەی ئەم کەم و کوڕێنە لە تاقیکردنەوەکانی بەشی خوێندنی کوردی بە دەستێک و پلانێک دەزانین لە پێنام ناشرینکردنی بەشی خوێندنی کوردی لەم شارە و لێڵکردنی چارەنووسی خوێندکاران و قوتابیانمان. چونکە لە تاقیکردنەوەکانی بەشی خوێندنی عەرەبی و بەشی خوێندنی تورکمانی بە هیچ جۆرێک تا ئێستا کێشە و کەم و کوڕی لەو جۆرە نەبووە. لێرەشەوە بانگ لە لیژنەی پەروەردەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەڕێوەبەری پەروەردە و بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی و سەرپەرشتیاران دەکەین هەڵوێستی جدی و کرداریانیان هەبێت و نەهێڵ ئەم غەدرە بەسەریاندا تێپەڕێت سەرەڕای سزادانی ئەو کەسانەی کە دەستیان هەبووە لە دانانی ئەم پرسیاران و کەم تەرخەم بوونە پێداچوونەوەش بە پرسیارەکانی خولی دووەمی تاقیکردنەوەکان بکرێت چونکە هەمان ئەو بەناو مامۆستایانە ئەم پرسیارانشیان داناوە. هەر بۆیە بۆ هەمان مەبەست ڕۆژی یەکشەمە یاداشتێکی تێروتە سەر ئاراستەی لیژنەی پەروەردەی ئەنجومەنی نوێنەران و وەزارەتی پەروەردەی حکوومەتی فیدراڵ و بەڕێوەبەرایەتی گشتی تاقیکردنەوە گشتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی خوێندنی کوردی لە بەغدا دەکەین لە پێناو چارەسەرکردنی کێشەی تاقیکردنەوەکانی بەشی خوێندنی کوردی و گرتنەبەری ڕێگەی ڕێوشێنی پێویست.